بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یەکتر شاد بووینەتەوە بۆ هیوایی کە ئەو بڕگە بابەتانەی کە ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم لە شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بۆمان ئامادەکردن جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتیان بێت کە دیارە ئەمڕۆ بە چەند بابەتێکی گرنگ و تازە و سەردەم و یانیواتە پێوەست بە ئەمڕۆوە لە خزمەتانە. تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر گرفتەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان کە لە هەولێرەوە هاوکارم ئەمران ئەمیر پێشکەشمان دەکات لە سۆدیۆی پەیامی ڕۆژەوە. وەروەها تەوەری دووەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر یەکەمین ڤیستیڤاڵی بازاڕی گەرمیان کە دیارە ڤیستیڤاڵەکە بۆ ماوەی 2 ڕۆژ درێژ کراوەتەوە و سەردانیکەرێکی زۆری هەیە و بازارێکی باشی پیا کردووە لە بۆ ناوچەی گەرمیان. بۆیە تەوەری دووەمی بەرنامەکەشمان دەچینەوێ هاوکارم دانیار لەوێ میوانی تایبەتی دەبێت قسە لەسەر ڤیستیڤاڵەکە دەکات و زیانیاری زیاتر لە ڤیستیڤاڵەکەەوە لەگەڵ میوانەکانی بۆ ئێمە بۆ ئێوەی ئازیز دەگوازێتەوە کە ئەمە دوو تەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبن. جیاواز لەم دوو تەوەرە دیارە کۆمەڵک ڤیتی و هەروەها بەپێی دەرفەت ئەو زانیاری و چالاکیانی کە لە شارەکانی دیکەوە ڕوودەدەن و پێویستیەوەی بینەر ڕۆژانە هوشیار بن پێیان و زانیاریتان هەبێت لە ڕێگەی پەیامنەرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. دەستپێک دەچینە لای کەش و هەوا، بەڵام دیارە پێشوی بچمە لای کەش و هەوا عیمرانم لەگەڵەدا هەولێرەوە. عیمران سڵاوی خوا لێ بێت وەم کاتت باش. ئەمران سەرقاڵی خوا ئامادەکردنە لەگەڵ میوانەکەی لە بەرەوەی کە پاشکەمێکتر لە دوای کەش و هەوا دەچمە لای عیمران، بەڵام دەڕێنە لای بڕگەی کەش و هەوا با بزانین پێشبینیەکان بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان چییە.
بەڵازیزان تەوەری یەکەمی پەیامی ڕۆژ وە کاماژەمان پێکرد گرفتەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان میوانێکی تایبەتمان دەبێت بەڵام هاوکارم عیمران ئەمیر لە هەولێرەوە لەگەڵ میوانەکەیان لە خزمەتانە دەبن ئەم تەوەرەتان پێشکەش دەکەن. عیمران سڵاوی خوال لەبێت. سڵاوی خوا لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم. بەڵێ زان و خۆشەویستان دیارە ڕووداوێکمان هەیە یان یەکێک لەو بابەتانە هەنە کە بەردەوام دەبێتە هۆی جان لە دەستدان و ببێتە هۆی ئەوەی کە خەڵکێکی زۆرمان لە ماوەی ڕابردوو بەو کارە ساتە دڵتەزێنە لە دەستداوە. ئەویش نەڤایرۆسی کۆڕۆنایە نەخۆشیێکی باتنیە بەڵکو ڕووداوەکانی هاتوچۆ ڕووداوەکانی هاتوچۆ لە ماوەی ڕابردوو نەک لە ماوەی ڕابردوو دەبینین لە ئێستاە ینی لە هەموو ڕۆژێکە لە گەشتێکی هەواڵی هەر کەناڵێکە سەیرەکەی یەکێک لە ڕووداوەکانی هاتوچۆ هەیە کە گیان لە دەستدانی لێ بکەوێتەوە کە ئەمە بەڕاستی لە هەرێمی کوردستان لە حاڵەتەوە تێپەڕی داوەوە بۆ بە دیاردا بۆی لە دەستدانی ئەزیزان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە. بۆ ئێمە لە ماوەی ڕابردوو چەندی مەرنامەمان ڕێخستووە حەزەکەین زیاتر و شۆفێران هوشیار بن لەو بابەتەیە و بزانین هۆکارەکان زیاتر بە شۆفێرە یاخود سیستەمەکەیە. بۆ ئەمڕۆ لەگەڵ دکتۆر مەهدی ئەکتۆر زۆر سپاس دەکەم کە لەگەڵمانی کاکتۆر نووسری دوو کتێبی تایبەتە لەسەر ڕێنمایەکانی هاتوچۆوە لە ناو خۆوە لە دەرەوەی هەرێمی کوردستان. بۆ ئەمڕۆ تاوتوێەوە دەکەین بزانین ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن هەمووی شۆفێر بەرپرسا یاخود شەقام و ڕێنمایەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان و هۆکارەکانی گواستنەوە لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدا. کاکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ میوانداریکردن. سەلامەت بێخوا. کاکتۆر گرفتەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ئەنی زۆرجار لە ڕووداوەکانە دەبینین دەڵێ بەهۆی تیژڕەوی بووە. ئەی هەموو ڕووداوانەی کە ڕوودەدەن تیژڕەوی بەرپرسا یان تیژڕەوی هۆکاری سەرەکیە؟ خۆی بەپێی ئەو ئەحسایاتەی کە لە وڵاتانی دنیا دەکرێت بە تایبەت لە ئەوروپا 175 ڕووداوەکانی هاتوچۆ لە ئەستۆی هاوڵاتی خۆیتی 125ەکەی دیکەی دەگەڕێتەوە دەبۆ ڕێگەوبان کەش و هەوا هەموو ئەوانە کاریگەری خۆیان هەیە لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ. بەڵام هاوڵاتی بە دەرەجەیەک ینی ئەو بەرپرسیارێتە لە ئەستۆ خۆی هەڵدەگرێت لە بەرەوەی تیژڕەویە. بۆ نمونە ئێستا زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ لە زۆربەی وڵاتانی دنیا ئەگەر تەماشا بکەی زیاتر بەکارهێنانی مۆبایلە. ینی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە پەیدا بووینە زۆر بەرنامە هەیە. بۆ نمونە ڕۆژانە بە بەرچاوی خۆمان دەبینین هاوڵاتی لە کاتی شۆفێریکردن سناپی دەکات ینی خەریکی گۆرانی و سناپکردن و هیچ ئاگای لە سیاقەت نییە. و بەپێی ئەو توێژینەوانش بە تایبەتی کە لە وڵاتی بەریتانیا کراوە کاتێک کە مۆبایل بەکاردێنی تەرکیزت 175 لەسەر مۆبایلەکە زیاتر لەسەر ئەوەیە نەک لەسەر شۆفێریکردنەکەت. لە هەمان کاتدا دەبینی خەڵکێک هەیە سیاقەتی باش نییە لەسەر شەقامە، خەڵکێک هەیە ئاستی تێگەیشتن و ڕۆشنبیری بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ لەو ئاستە پێویستە نییە. دەبی نەک ینی بەڕێز ئاگاد لە سیاقەتکردنی خۆت بی، دەبی ئاگاد لە خەڵکی دیکەش بی کە تووشی ڕووداوی هاتوچۆ نەبی. بەڵام نا بەداخەوە بوویتە دیاردە و مۆبایل بەکاردن دەهێنرێ بە شێوەیەکی بەرچاو. هەرچەندە ئەفسەرەکانمان لە بەڕێوەلاتی هاتوچۆی هەولێر بەردەوام سەرپێچی یاساییان بۆ دەنووسن، بەڵام هەر هەیە ئەو حالەتە هەر بووە بە دیاردەیەکی باوس ناکڵ لەناو ئۆتۆمبیل و گۆرانی و باشە. کاکتۆر هەرچەند دەبینین ئۆتۆمبیل و تەکنەلۆژیا زۆر بەرەو پێش دەچێت، بەڵام لەگەرەوە ینی ئۆتۆمبیلە نوێەکان بە تایبەت ڕاداری هەیە ئاگدار دەکاتەوە لەوەی کە سارە لێت نزیوێتەوە. بەڵام بۆچی لەگەڵەوەش ڕووداوەکانی هاتوچۆ زیاد دەکات؟ خۆی ڕێژەی زۆری بۆ ئەو تیژ لێ خوڕی نەدەگەڕێتەوە بەڕاستی. ئەمە گەر باسی شاری هەولێر بکەین بە بەراورد بە شارەکانی دیکەی کوردستان، بەڕێوەلاتی هاتوچۆی هەولێر و بەشی ئەندازەی هاتوچۆ بە سوپاسەوە لێرەوە دەمەوێت سوپاسیان بکەم دەورەی کاریگەریان هەبووە لە چەسپاندنی سەدان هێمای هۆشیارکردنەوەی هاتوچۆ بۆ شۆفێران، بەڵام کە شۆفێر خۆی متابعی ئەو هێمایانە نەکا ینی حەل چییە؟ ئەو هێمایانە چۆن دادەرێت کە دکتۆر لە هەر شوێنێک دادرا ئەمە بە دیداسە دادەندرێت و هەمووی گرنگە بۆی کە شۆفێر بەتەکید بۆ نمونە هێمامان هەیە دەڵێ لێ دەرچوون خەدەغەیە، هەر لەوێ ئەو شۆفێرە لێ دەرچوون دەکات بە پێش سیارەکی دیکە دەکەوێت. هێمامان هەیە پێ دەڵێ لێژی لە پێشتە، هێمامان هەیە پێ دەڵێ ئاگاداری شەقام بەیان دەرچوون
لەو شەقامە بەو شێوەیە ناکرێت هەموو ئەو هێمایانەمان هەیە ینی بەردەوام ئەو هێمایانە بە شێوازی ستانداردی نێودەوڵەتی ئیشان لەسەر کرایە و باشترین شێوازی ترافیک لایتمان هەیە لە هەولێر بەڵام جاری وا هەیە شۆفێر پابند نابێ لە گڵۆپی سۆ دەڕوا ماڵی خۆی و خەڵکی دیکەش وێران دەکات ڕووداوی هاتوچۆ زۆر لەو پابند نەبوونانە دەکەوێتەوە کە بەڕاستی لەلایەن شۆفێران ئەنجام دەدرێت باشەکە دکتۆر خەڵکی ئێمە ئەنێەوەی کە ئێوە بینیوتانە تا چەند ڕۆشنبیری لێخوڕینی سیارەی هەیە لێخوڕینی ئۆتۆمبیلی هەیە بەڕێژەیەکی زۆر باش خەڵکیمە خەڵکەکی ڕۆشنبیرە خەڵکەکی باشە یعنی ئەمە گەر باسی هەولێر بکەین باشترینی خەڵکمان لێرە هەیە بەڵام گەنجەکانمان ئەو چینن ئەو گەنجە نوێی کە ئێستا پێڕاگەیشتێ بەشێک لەو گەنجانە کە دەڵێن بەشێک مەبەستمەوەیە کە زۆربەی گەنجانمان خەریکی خوێندن و خەریکی احتیمام بەشتی باشن بەڵام بەشێک لەو گەنجانەمان خەریکە بۆ نمونە دەیەوێ ناوداربی دێ تیکتۆک و سناپچات و خەریکی ئەو شتانەیە و سیارەکەی خۆشی بەکاردێنی و ئەومە بەستە ئەگەر تەمەشا بکەن لە پەیجی بەڕێز مقەدەم فازڵ حاجی دەبینی زۆر ئەو سەرپێچیانەی خەڵک پێشان دەدا ینی بۆ نمونە BMێک ڕاوەستایە و هێمای هاتوچۆ کە هەشتایە دەیکاتە 180 بە سبوق بە سپڕی دەڵێ ئەوە هەشتا لە بۆ سیارەی من نابیم 180 دەڕۆم و دەیکاتە تیکتۆکیش و ئەوە داوای یاساییمان لەسەر تۆمار کرد و ینی ئیزراعاتی یاسایی دەکرێت لەگەڵ ئەو شۆفێرانەی کە سەرپێچی دەکەن بەرامبەر هێماکانی هاتوچۆ بەرامبەر کە کاریگەری خراپ لەسەر خۆیان دەنوێنن و لەسەر خەڵکی دیکە ئێستاکە لە نوێترین بڕیاری بەڕێوەبەتی هاتوچۆی کە من بینیمە لەلایەن وتەبێژی بەڕێوەبەتیەکەوە لە ڕێگای ڤیددیۆشەوە سەرپێچی بۆ ئۆتۆمبیلانە دەنووسن کە ڤیددیۆ خۆیان بڵاو دەکەنەوە سەرپێچی بکەن بەڵێ بە تەکید ئەمە یاسای هاتوچۆی ژمارە 86 ساڵی 2011مان هەیە کە لە پەرلەمانی کوردستانیش هەموار کرایتەوە و لە عێراقیش ئەو یاسایە هەیە و پاشکۆی سزاکانی هاتوچۆمان هەیە کە ژمارە 86 ساڵی 2016 کە ئەو سەرپێچیانە هەر هەمووی بە یاسا ڕێکخرایە یعنی ئەوە نیە لە خۆمانەوە کە سزا بدەین بەڵام کە ئەو هاوڵاتیە ئەو برا شۆفێرە خۆی سەرپێچەکەی خۆی بڵاو دەکاتەوە ئێمە ناچارین سزای بدەین خۆشمان سەرپێچی لە بۆ بنووسین و ئەوە پێمان وایە نییە لەبەرەوەمان بیکە سزا بدەین لە بۆ ئەومانە کە خەڵکی دیکە ئەو گەنجانەی دیکە ببینن کاکە سیارە وەسیلەکە لە بۆ ئەوەی ئەتو ئیشکاری خۆت و ماڵ و منداڵ و دەوامی خۆتی پێ بکەیت ئەو قسێت بکەم بۆ بینەرانی عزیز بە تایبەت چینی گەنجانەوانەی لە نوێترین بڕیاری بەڕێوەبەتی هاتوچۆ لە ماوەی ڕابردوو من سەرنجم داوە هەر کەسێک سەرپێچێک بە ئۆتۆمبیلەکەی خۆی بکە یاخۆت سوڕانێکە جا هەر سەرپێچێکی هاتوچۆ بێ بەڕێوەبەتی هاتوچۆی هەولێر ڕاستەوخۆ بە بڕی ئەوەی کە سەرپێچی سەرشەقامەوانە بێ بە بڕی 40,000 دیناری عێراقی سەرپێچی بۆ تۆمار دەکە ئەگەر بە ڤیددیۆش خۆی بینی بێ واتە هیچ کارمەندێکی هاتوچۆ لەو شوێنەیە بوونی نەبێ تەنها بە ڤیددیۆ ئەم حاڵەتەیە هەبێ ڕاستەوخۆ سەرپێچەکەی بۆ تۆمار دەکرێت ئەمە هەر بۆ وشیاریتان بۆی کە زیاتر ئاگاداری ئەو بابەتانە بن دەستمەوە لای کاکتۆر شەقامەکان تا چەند گرفتن بۆ ڕووداوەکانی هاتوچۆ ئەگەر باسی هەولێر بکەین باشترین شەقامی هەیە باشترین خزمەتگوزاری لە هەولێر پێشکەش کرایە تەمەشا بکەی ئەو 120 لە ئەوروپا خیندیتم لەوێ ماستەرم تەواو کردیا باوەڕ بکە شەقامەکانمان منافەسەی ئەوێ دەکەن لە باشی هەم لە کوالیتی هەم لە یعنی بەرینی و مەساحەی ڕێگاوبان یعنی زۆر بەڵام بەکارهێنانەکەی بەداخەوە ئەمە وەکو هاوڵاتی بەشێک لە هاوڵاتی بە باشی بەکار ناینین ئەو شەقامانە وەکو پێویست بەکاری ناینین یان لەوانەیە نەزانین یان نەمانوێت بۆ نمونە هێڵی ناوەڕاست شەقام دەخینە بینی هەردوو تای ئۆتۆمبیلەکە لە کاتێکدا کە یعنی دوو لاینی ڕۆیشتن دەگری بە یەک سیارە لە کاتێکدا کە پێویستە لە نێوان لاینەکان بڕۆین لەوەی ڕێ بە خەڵکی دیکەش بێن لۆ نمونە بەڕێزت پەلەد نییە لەوەی بگەیە شوێنێک خەت سەریعی دەگری و دەڕۆی لە خۆت سەبر لەسەر چل دەڕۆی کە ئەو شەقامە پێویستە هەشتابی ئەگەر ئەتو هیچ پەلەد نییە ڕێ بدە لە هەموو دنیا وا باوە خەت سەریع کەس نایگری لۆ نمونە جەنابەت بە خێراتر لە من ڕەت دەدەی بە پێشم دەکەویەوە زۆر ئاساییە کە بە پێشم کەتی دەبی بگەڕێەوە هێڵی ناوەڕاست پاشان سیارەک هەیە لە توپە لە تریان پێویستتر
سیارەی پۆلیسە ئاگر کوژێنەوەیە فریاگوزاری پزیشکیە هەموو ئەوانە پێویستە ڕێگەیان پێ بدەین جاری وا هەیە ینی جێمان لێ بۆ بە خۆمان سیارەی فریاگوزاری نەخۆشخانەکانە تەواریەکانە دەڵێن ڕێی ناکە دەڵێ نەخۆشی پێ نیە بە قەستوا دەکات کەبابی پێ و سار ئەمە ناو هەولێر شەقامەکانی بەشێکی باشن بەڵام دەوروبەری هەندێک لە قەزاکان و هەندێک لە ناحیەکانی ینی گرفتیان نییە ڕاستە ئەو گرفتە هەیە ینی لە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتەش بە تەنها شەقام کافی نییە ینی بە بۆ چوونی من و پێشنیاریشمان کردیا لە نێوان شارەکان پێویستە ترین هەبی قیتار هەبی یعنی شەمەندەفەر هەبی کە ئەو شارانە بێکتر ببەستەوە ئێستاکتۆر دێمە سەر هۆکارەکانی گواستنەوە لە هەرێمی کوردستان بەس با کۆتا پرسیارمەوە بێ ئەو ئۆتۆمبیاڵانەی کە لە ماوەی ڕابردوو هاوردەی هەرێمی کوردستان کران تا چەند گرفتی هاتوو چۆیان دروست کرد بۆی کە بەشێکیان بۆ نمونە چاکراوەی ئەوێ بوویان بە کەڵکی هەروەکو بازەکەن لە ناو پێشەنگاڵیان هەندێک لە ئۆتۆمبیلەکان ئەسڵەن بە کەڵکی لێخوڕی نایە لەوێ هەنداوە هەرێمی کوردستان ئەمانە گرفتیان بۆ دروستکردنەوە ئۆتۆمبیلانەی کە لە ماوەی ڕابردوو هاوردەکران لەگەڵ ئەو کۆمپانیایانە قسەمان کرد کە ئۆتۆمبیلانە هاوردە دەکەن گرفتی هەر هەمان ئەو ئۆتۆمبیلانە و بە مۆدێلی زۆر نزمتر لە بە وڵاتانی ئوردن و مسر و ئەوانە دەڕوە ئەوەی کە لێرە بوویتە ستاندار دوو مۆدێلە لە وڵاتانی دیکە هەتا دە مۆدێل خواردتریش داخل دەبی ئەوەی لێرە پەیڕەوکرایە ئەگەر ئێرباجی نەبی تەمان ئێرباگ لە بۆ سەیفتی و سەلامەتی شۆفێر و سەرنشینەکان زۆر گرنگە ئەو بڕیارە لەو دوایانە دەرچکاکتۆر بەر لەوە ئەم بڕیارە نەبوو بەس تەنها دوو مۆدێلەکە بڕیار بوو ئۆتۆمبیلەکی زۆر هاوردەکرا کاکە ئۆتۆمبیلانەی کە دەهات بەیان هزار کەس یعنی سەرژمێریە کرایە زیاتر لە 10,000 کەس ژیان و گوزەران و کەسابەتی لەسەر ئەوەیە ناکرێ بێ ژیان و گوزەرانی خەڵک تێک بدەیت بەجددی کاکتۆر مەترسی هەبوو بۆ هاتوو چۆ یان نا هەر ئۆتۆمبیلێک ئێرباجی نەبی هێماکە ئەنی تونند و تۆڵی هاتوچۆی نەبی ئەکید مەترسی هەیە باش کاکتۆر وڵاتان چۆن سیستەمیان ڕێخستووە سیستەمی بە تایبەت دووەلی ئەوروپی کە جەنابەت لەوێ خوێندوتۆ لە وڵاتی بەریتانیا چۆن سیستەمی هاتوچۆیان ڕێخستەوە وەکو هەرێمی کوردستان ئەوان حاڵەتی گیان لە دەستدانیان هەیە لە ئەوروپا زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ درەنگ درایڤەرن یعنی ئەوانە کە بە سەرخۆشی سیاقەت دەکەن زۆر ئەو کێشەیەیان هەیە و ئەمە لێرە لە کوردستانیش ئەو کێشەمان هەبووە لە بۆ ئەو مەبەستەش بەردەوام مەفرەزەمان هەبووە و ئامێریان پێەیە تێستی ئەو کەسانە دەکەن کە ئەلکۆهۆلیان خواردبیتەوە لە هەمان کات لە ئۆتۆمبیلەکەی جیا دەکرێتەوە و دەست بەسەر ئۆتۆمبیلەکەی دەگیرێ و بە ملیۆنە غەرامە دەکرێت و دەدرێتە دادگاش ینی ئیجراعاتی زۆر باش کرایە بەڵام ئەو کێشانە لە ئەوروپا هەر هەیە لە ئەوروپا زیاتر بە سیستەمی ئەلکترۆنی خۆیان دەبەستنەوە ئەوەی کە ئێستا لە کارنامە و بەرنامە حکوومەتی هەرێمیش هەیە ئەوەیە کە بکرێتە سیستەمی ئەلکترۆنی و گرێبەستێکی زۆر گەورەش ئەنجام درا و بزان بەڕێستانش لە ڕاگەیاندنەکان بەشدار بوون ئاگادارن لەگەڵ کۆمپانیای میول پاوەری ئەڵمانی لە ماوەکی زۆر نزیک دەست بەکار دەبن ئەو پێشکەوتنانەی لە وڵاتی ئەڵمانیا هەیە لێرە ئەو خزمەتگوزاریانە لە بواری هاتوچۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری شێوەی مۆڵەتەکە ئەوانە هەمووی دەگۆڕێ و بە هەمان شێوە ناو بەڕێوەتی هاتوچۆی هەولێریش کە ئێستا ینی کردنی ئۆتۆمبیلە کەمتر لە 2 کات ژمێر دەخایانی کە شێوازەکی زۆر پێشکەوتووە هێشتان زیاتر بەرەو پێشی دەبین و زیاتر گرنگی بەلایەنی ئەلکترۆنی دەدەین بە ئۆنلاینکردن دەدەین وا بکەین هاوڵاتی لە ماڵی خۆی کە دانیشتیا بەخۆی مۆعیدی ڕۆژی ترای لە بۆ خۆی دەستنیشان بکە کاتەکەی دەستنیشان بکە لۆنمونە ناتوانانی لەو بەروارە ئامادەبی بەروارە چی دیکە بە خۆت اختیارکەی سیستەمەکان بکەن ئەلکترۆنی هەمووی دەبتە ئەلکترۆنی هەر هەمووی هەتا ئامادەکاریتان کردیە کاکتۆر بەڵێ ئامادەکاری کرایە و ئینشاءڵڵا ئەو ساڵ ینی هەنگاوی زۆر باشی دەستە پێش ئەمە تەنها چۆن بڵێ بەڕێبەراتیەکە سوودی لێ بینێ یان سەرجەم هاوڵاتیان لە زۆر شتەوە ینی هاوڵاتی چی دەستەکەوێت جگەلەوەی کە سڕۆی ئەوە بۆ هاوڵاتیە ئەوەی ئێمە ینی لە بەرنامەمانەوە بەسمانە بیکەین یەکەم هاوڵاتی بە تێچۆکی کەمتر دوو بە ماندووبوون و کاتەکی کەمتر کاتی ینی بە فیڕۆ نەڕوا خزمەت گوزاریەکانی پێشکەش بکرێ و سیستەمی یەک پەنجەرەی پەیڕەو بکرێ ینی
پێویست نەکە هاوڵاتیەک دە غورفە بکات دە ژوور بکاتە بۆ ڕایکردنی مامەڵەیەک مەسەن بۆ نمونە و ئەوەش لە بۆ هەموو کوردستانانێک تەنها لە بۆ هەولێر. باش بچینەوە سەر وڵاتانی جیهان ئەوان ئەو ڕووداوی کە باسی کرد بەهۆی کۆڵ خواردنەوە جێگای خۆشحاڵی لە هەرێمی کوردستان لە ئەم حاڵەتە کەمترە بەهۆی پابەندی خەڵکەوە زیاتر بە دینەوە ئەو حاڵەتەیە جێگای دڵخۆشی کەمترە ئەو گرفتانە چین ینی کە لەوێ هەن ینی لە سیستەمی هاتوچۆ لە وڵاتانی بۆ نمونە بەتایبەت لە وڵاتی بەریتانیەکە ژینۆکرد لەسەرەوە لەوێ زیاتر گرنگیان بە بواری کامێرەی هاتوچۆدایە کامێرە بەشێکی زۆری ژیانی ینی خەڵکی پێکی نایە بۆ نمونە سەرپێچیەک ئەنجام دەدا بە بەریدێک لە بۆی دەڕواتەوە بە ئیمێل لە بۆی دەڕوا کە ئەو سەرپێچێت ئەنجامدایە لە کامیرەکان دیار دەبیتن لێرە زۆر گرنگیمان بە کامیرەی هاتوچۆدایە بەڵام هێشتان مایە بگەینە ئەو ئاستەی کە لە ئەوروپا هەیە بەڕاستی ئەوان زۆر پێشکەوتوترن و لە ڕووی تەکنۆلۆژیا ئەو یعنی چەندین سەدەیە ئەوان لەو بوارە خزمەت دەکەن بە تاکید ئەو تەجروبەیەمە بە بەراورد بەوان زۆر زارە ینی خۆمان بۆ شێوەیە مقارنە بکەین ئەوان پێشکەوتوترن لەو بوارە بەڵام ئەمەش ئەو هەنگاوانە دەنین بۆ ئاراستەیە کە ئەوان کردیتیان بۆ نمونە ئەوەی کە هەر لە سەرەتای ئەوەی کە هەستمان بۆەوەی کردێکە درەنگ درایڤەر پەیدا دەبن ئەو یاسا توندانە دانرای ئەو ڕێنمایە توندانە کە 1 میلیۆن سزا و بدرێتە دادگا و ینی وا دەکات ببتە ڕێگر کە کەسێک بە سەرخۆشی سیاقەت نەکە لە ئەوروپا ئەو کێشانەیان زۆر هەیە ئەو مەسائلە باش کاکتۆر زۆر جارگوێمان لە دەبێت لەناو هاوڵاتیانە لە کۆمنتەکانی تۆڕە کۆمەڵاتەکانە دەڵێن بەڕێوەبەرەتی هاتوچۆ ئەوەنەی مەبەستێتی پارە لە خەڵک وەرگێ ئەوەندە مەبەستی خزمەت نییە و دەڵێن تۆ من حەزەکەم بەڕاستی ئەو پرسیارە لە دەرەوەی ئەوەی کە لە بەڕێوەبەرەتی دەڕان لە وڵاتان وان نییە ئەوەنە پارە لە شۆفێر وەرناگیرێ ئەوەنە لەسەر هەموو کامێرەیەک بۆ نمونە لێرە 800,000 لەوێ تەنها چەند بۆ نمونە زیاد ڕۆیشتووی ئەوەنە پارەت لێ وەرەگیرێ سیستەمی بازدان لەوێ چۆنە دەزانی لەوێ کە هاوڵاتیەک لە 100 یۆرۆ زیاتر بیغەرامەکەی دەیدەنە محکەمەش یعنی ئەوەی مە هەر محکەمەشی تێدانە ئەسڵەن ئەو سزای کە لێرە جێبەجێ دەکرێت سزایەکی کەمە ئەگەر بەراورد بکەین بە وڵاتانی دیکەی ئەوروپا کاکە لە گوگڵی بدەن تەماشاکەن هەیە ینی دەتوانن تاکیدکەنەوە بەخۆیان ئەو سزایانە هەموو ببینن لەناو کتێبەکەم لیستێک بەو سزایانەی تێدایە کە لە بەریتانیا جێبەجێ دەبی هەمووی 200 پاوند و 300 پاوند ینی حەسەب سورعەتەکە و حەسەب ئەو شتەیە چەند سورعەت زیاتر بی غەرامەکە ئەوە لە بۆ چییە حکوومەتی هەرێم بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر و وەزارەتی ناوخۆ باوەڕتان هەبی تێچووی دانانی ئەو کامیرانە بەڕێوەبردنیان سیانەکردنیان زۆر زیاترە لەوەی کە داهاتە چی هەبی هیچ مەبەست لەو کامیرانە داهات نییە مەبەستیمە لەو کامیرانە کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆیە پاراستنی سەر و ماڵ و جانی هاوڵاتیە و ئەو هەدەفەشمان پێکایە ئەگەر پێکاتانە تقریبا 6 ساڵ دەبێت بە تەواتی کامیرەی هاتوچۆ لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەربڵاو هەیە ڕووداوەکانی هاتوچۆی کەم کردوتەوە زۆری کەم کردەوە ئەگەر تەماشای ئەو سەرژمێریانە بکەی و ئەحسایاتانەیان کە لە وەزارەتی تەندروستی دەکرێت پێش ئەو 5-6 ساڵە ڕووداوی مردن و کەم ئەندام بوون و یەکجار زۆر بوو بەڵام ئێستا زۆر کەم بووە کاتم کەم ماوە حەزەکەم بچینە سەر چارەسەر چۆن ینی چارەسەری ئەم بابەتان ناکرێ و هەروەکو کێشانێک کە باسمان کرد شۆفێر خواردنەوەی کوحولیەکان و هاوکات بەشێک لە شەقامەکان یعنی چۆن چارەسەر بۆ کێشەی ئەو هەموو لە دەستدانی ئازیزانەمان دەکرێت لە ڕێگای ئۆتۆمبیل و سەحرەکان بە بۆ چوونی من وا باشترە زیاتر گرنگی بە پبلیک ترانسپۆرتیشن بدەین نەک پرایڤێت ینی ترانسپۆرتیشن پبلیکەکە چییە ینی لایانی ئەو کارە گواستنەوە گشتیەکان زیاد بکەین لۆن من ئێستا پاس هەیە هەوڵ بدرێ میترۆ هەبی شەمەندەفەر هەبی ئەوانە بە جددی چارەسەری زۆر باشن بە خۆشمان هاوڵاتی ینی بە دەرەجەیەک دەتوانی دەورێکی زۆر باشی هەبی لەو بارە بۆ نمونە 3-4 برادر دەڕۆنە شوێنێک پێویست ناکە هەر هەمویان سیارەی تایبەتی خۆیان بینن ینی بەداخەوە ئەمە فێر بووینە حەز دەکەین هەر هەمومان بە سیارەی خۆمان بڕۆینە مەسەلەن سەردانی شوێنەگیانەوە وا باشترە 3-4 کەس بە یەک سیارە بڕۆین زۆر بەکارهێنانی سیارەی شەخسی لە بۆ هەموو ئیشەک باش نییە ینی و بە تایبەت بۆ ڕێگاوبانی دەرەوە ینی
کاکتۆر مەهدی ینی بەشێک لە بەداخەوە ینی جۆرێک چۆن بڵێ لە ناو بەتایبەت لە هەولێر ینی چواربوونی پاس جۆرێک لە عیبەی بۆ دروست بووە کە ئەمە ینی بەڕاستی دیاردەیەکی ناشرینە کە لە نێو ئێمە هەبێ ینی پاس هۆکارێکی گواستنەوەی بۆ بازار و بۆ بەتایبەت شوێنە قەڵەباڵغەکە ئەمە گەر بێت و ئاسایی بکرێتەوە هەموو کەسێک ئۆتۆمبیل و خۆی بەکار نێنێ بۆ بازاری گەورەی هەولێر ئەنی بەشێک لە ڕووداوەکانی هاتوچۆ کەمترە بێت و جەنجاڵیش کەمترە بێتەوە قسەکە زۆر جوانە و ناشزانم ئەو غڕورەیە ینی ئەو ئیگۆیە لە چێ هاتیە بەجددی ئەمە لەگەڵ مامۆستای جامیعی خۆمان پێکەوە بە پاس چوینە ناو جامیعی و هەر بە پاس دەوێت چوینە بازار و زۆر ئاساییە ینی دەبی ئەو هەستە ینی ئەو هۆشیاریە بەڕاستی دەستگاکانی ڕاگەاندن کاریگەری یەکجار زۆرتان هەیە دەتوانن هاوکار بن ینی بۆ نمونە کاتی نان خواردنی ئێوارەیە و ڕێکلامەکی دادنێن دوور لە ڕووتان لە بۆ حەفازەی لە زۆربەی کەناڵەکان هەر ئەو دقەیە کە ئەو ڕێکلامەی دەکەی لەوانەیە بە پارەیە ڕێکلامێک بکە لە بۆ سەلامەتی هاتوچۆ لە بۆ هۆشیاری هاتوچۆ لە بۆ لایەنی شۆفێر بە خۆڕایی بیکە ینی لە بۆ مرۆڤایەتی بیکە ئەوەی کە ئەمە دەیکەین بە جددی هەستکردن بە بەرپرسیارەتی بی باشە هەم لەلایەن هاوڵاتی هەم لەلایەن دەستگاکانی ڕاگەاندن کاریگەری یەکجار زۆر هەیە گەرەنگۆ گرنجێک کاکتۆر ئێمە هۆکارەکانی گواستنەوەی گشتیشمان کەمە یعنی ئێمە تەنها لە هەولێر ئێستا تەنها پاسمان هەیە بۆی کە پاس و تەکسیمان هەیە بۆی کە بگوازرێتەوە هیچ پلانێکی کە زیاد کرێ دیزایانی شاری هەولێر بۆ شێوەیە کە پێشتر دروست کرایە ڕێگە نادا بی لە ناو قەڵات و ناو سنتەری بازار بی مەسەلەن میترۆ دابنی لۆ نمونە بەڵام لەو پرۆژانێک کە ئێستا هەیە و کە ئێستا دەکرێت و بە خۆشحاڵیەوە ئەوەی کە لە 150 هەیە دیزاین کرایە لە بۆ میترۆ و ئەوشتانە لە 120 نەکرای عفوان لە 150 کرایە دڵنیام لە 150 بەڵام لە 120 نازانم معلوماتم نییە بەڵام لە 150 تەکیدم کرایە دیزانی لە بۆ کرایە چەند ساڵی داهاتوو بۆ ناو شاریش بەڕای تۆ پێویستە هۆکارێک گواستنەوە نابێت زەڕورە هەبی ئەم هۆکارە گواستنەوەی دەتوانێت بمان پارێزێت لە زۆری ڕووداوەکانی هاتوچۆ کاریگەری زۆر باشترە زۆر باشتر دەبی و خەڵکێک لێ ڕادێلەوەی ینی فێر دەبیتن کە باشە کاکتۆر ئێمە بەشێک لە ڕووداوەکانی هاتوچۆمان لە دەرەوەی نێو شاردایە لە نێوان شارەکاندایە تایبەت ئەو شارانەی کە بە پارێزگاوە پەیوەستن ئەوان چۆن چارەسەریم گرفتیان بۆ کرایە لە وڵاتان و پێویستە لێرە چی بکرێت هایوەی هەیە کە زۆر کاریگەری باشی هەیە ئەو پێویستە لێرە ڕێگە بدرێ هەموو شتێک ینی حکومەت نییە کەرتی تایبەت بێتە پێش ئەو ڕێگاوبانانە لە هەموو وڵاتانی دنیا بە پارەیە ئەوەی کە کرای ئەو خزمەت گوزاریە باشانە لە ئەوروپا لە نێوان شارەکان ئەو جادەوبانە زۆر باشە کە هەیە هەمووی کە پێشەوەی داخیل بی پارەی دەدەیت بە پارەیە هیچی بە بەلاش نییە ڕاستە ئەمە بەشێکە لە چارەسەر بەشێکە لە چارەسەر ینی کەرتی تایبەت بێ ڕێگاوبان و شەقامی وامان دەبۆ دروستکە کاوشێوە و ستاندەردی وڵاتانی دیکەی دنیا ئەوە بەشەکە لە چارەسەر دانانی شەمەندەفەر بەشێکە لە چارەسەر ئەو شتانە بکرێت لە بۆ ڕێگاوبانی دەرەوە دەستە خۆش بێ کاکتۆر زۆر سپاس بۆ دکتۆر مەهدی کە نووسری دوو کتێبی سیستەمی هاتوچۆ سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووین بەڵێ عزیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان ئەم تەورەیە بوو کە لە شاری هەولێر پێشکەشمان کردن بە هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەکەوە بە تایبەت پاراستنتان لە گرفتەکانی ڕووداوەکانی هاتوچۆ دەگەڕێمەوە لای هاوکارمان کاک جەلال سپاس عیمران سپاس بۆ خۆت و بۆ میوانەکە دکتۆر مەهدی نورەدین سپاس بۆ زانیاریەکانتان ئازان و خۆشەویستان ناوبڕێکی کورت وەردەگرین و لەگەڵتان بەردەوام دەبین ئێوەش لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ
بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ڕووناکی کامێرا ئاکشن. زام چێکی شێف مەحموود. ئەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوباندێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆریەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود. ئەزیزان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبە ساڵ دەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبز منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژارنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازدان و خۆشەویستان پێشەوەی بچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان لە گەرمیانەوە لە چمەلای پەیامدەرمان ڕامیان عوسمان لە شاری سلێمانیەوە بابزانین زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای سلێمانی چین. ڕامیان سڵاوی خوا لەبێت و ئەگەر زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای سلێمانیمان بۆ بگوازیتەوە. بەڵێ جەلا سڵاوت لێبێت. دیارە ئێمە ئێستا لە بەردەم بانکی باقانی لە شاری سلێمانی دیارە دوایەوەی حکومەت بڕیاری ئەنجامدانی چاکسازیدا موچەی بەشێک لە تین توێژەکان بڕا یەکێک لەوانە موچەی بەخێوکەری شەهیدان بوو یان پرسکاری شەهیدان بوو. موچەکەیان نزیکەی 75,000 دینار بوو. لە ئێستادا لەلایەن حکومەتەوە ئەم موچەیە ڕاگیراوە و دیار نییە پێیان دەدرێت یاخۆنا ئێستامان ئەمڕۆ هاتبوون موچەکانیان وەربگرن لە بانکی باقان بەڵام پێیان ڕاگەاندراوە کە موچەکەیان ڕاگیراوەوە پێیان نادرێ موچەکانیان بۆیە ئەوان یعنی نیگەران بوون لە پێنەدانی موچەکانیان. من قسەم کرد لەگەڵ بەشێکیان ئەوان دەڵێن دایکیان باشی ئەی کەسکاری شەهیدان بوونەوە موچەکانتان ڕاگیرا بوو وارچی زۆر باشە. بەشێک لەوان قسە بۆ ئێمەکان یعنی لەسەر ئەوەی کە ناکرێت ئەو 75,000 کە بڕێکی هێندەکەمە
لەلایەن حکوومەتەوە ڕابگیرێەوە پێیان نەدرێت داوایان کرد لە حکوومەتی کوردستان بە زۆرین کار هەموو شتێک کە ڕاگیراوە بۆیان تاک بێتەوە. من ئەگەر چەند کەسێک بمەوێ بدوێنم بزانم پێت دیار نییە ئەمانە. زۆر باش ڕامێر بۆچی ناچیتە ژوورەوە مۆڵەتت پێ نادەن بەرپرسانی بانک بەرپرسانی حکوومەت چەڵێن چێمە پێشتر ئاگادارکردنەوە هەبووە لەسەر بڕینی ئەم بڕکارەیە وارسی شەهیدان بوونەوە موچەتان بڕابوو ئەم 75,000 کە باز دەکرێت بەخێوکەتان نەبووە لە ژوورۆ بەخێوکەری لێبوو کە موچیان ڕاگرا بێت بەشێک لە ئەوانەی کە بەخێوکەرن دەست خۆشدایەکیان ئێستا ئەوان لە ژوورەوەن جەلا ڕێگەمان پێ نادرێت کە بچینە ژوورەوە بۆی کە گفتوگویان لەگەڵا بکەین لە کاتژمێر نزیکەی 9 سەر لە بەیانیەوە لە ژوور گرت بووبوونەوە داوای نەکرد کە بەزووترین کات چارەسەرێک بۆ ئەم کەمان پێ نادرێت بچینە ژوورەوە بۆی کە بیان دوێنین وەقتان لەگەڵا بکەین بزانی داواکاریەکانی زۆر باشە هاتە دەرەوە. زۆر باشە ڕامێر سپاس دەکەین سپاس بۆ زانیاریەکانە دەگە دەرفەتە بێ چەند خولەکێک دەچینە هەولێر لای پاملێرمان ئیدریس محەممەد ئیدریس سڵاوی خوا لەبێت فەرموو زانیاریەکانی ئەمڕۆی هەولێرمان بۆ بگوازەرەوە. سڵاوی خوای گەورە لەبێ کاک جەلال بڵێ ئەمڕۆ شاری هەولێر چەند ساڵاشێک ئەنجام دەدرێت بڵێ لەسەرتا لە لیژنەی کشتتوکاو سەرچاوەکانی ئاودێریەوە دەست پێ دەکەم وا بڕیارە ئەمڕۆ سەردانشی مەیدانی بۆ چەند گوندێک ئەنجام بدەن کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن حکوومەتی یاریمی کوردستانەوە لەم گوندانە نزیک بە 4,000 دۆنم زەوی درابوو بە کۆمپانیایەک بەڵام هاوڵاتیانی ئەم گوندانە بەڵام هاوڵاتیانی ئەم گوندانە قبولی ئەویان نەبوو کەەوە ئەم زەویانیان لێو بسێنرێتەوە تاوەکو بکرێت بە پرۆژەیەکی خزمەت گوزاری. بۆیە ئەمڕۆ لیژنەی کشتتوکاو و سەرچاوەکانی ئاودێری لە پەرلەمانی کوردستان بە سەرۆکاتی مامۆستا عەبدولسەلام مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە هاوکات سەرۆکی لیژنەی کشتتوکاو و سەرچاوەکانی ئاودێریشە دەچێت بۆ ئەم گوندانەیەکەوە باسم کرد. بەڵێ بابەتێکی تریشکی ڕۆژیش هەیە ئەمڕۆ چەند ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە کنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا باز پرۆژەیەک پێشکەش بە پەرلەمانی کوردستان و بە حکوومەتەکانکەوە باز لە کەمکوتەکانی کارەبایە کەوا بۆ بەرهەمهێنانی زیاتری کارەبا کەوا بەرهەم بهێنرێت و بتواندرێت دوای چەندین ساڵە حکومڕانی خۆماڵی کوردی کارەبای هەرێمی کوردستان باشتر بکرێت ئەم کنگرێ دەکەن و ئەم پرۆژیاسە دێنە لایەنە پەیوەندیدارەکان. بەڵێ ئەمڕۆ لێرە لە شاری هەولێر وەکو دەبینن کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی کۆنفرانسێک ئەنجام دەدرێت کەوا لایەنە پەیوەندیدارەکان تێدا ئامادەن لیژنەکانی پەرلەمانی کوردستان لیژنەی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی و لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی خوێندن باڵا و توێژنەوەی زانستی لێرە ئامادەن بە بۆنەی ڕۆژی جیهانی خوێندنەوە بۆ باسکردن لە پرۆسەی خوێندن لە کۆڤید-19 واتە لە ساڵ 2021 بە تایبەت لەگەڵ هاتنی پرۆسەی خوێندن هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ هەرێمی کوردستان و وڵاتان باز لەم هۆکارەکانی دەکرێت باز لە کەموکورتەکانی دەکرێت بەڵێ ئەمە زۆر باشە ئیدریس سپاس دەکەم سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازدان و خۆشەویستان تەوەری دووەمی پەیامی ڕۆژ دەچینە کەلار لەسەر ئەو ڤیستیڤاڵی کە یەکەمین ڤیستیڤاڵی بازاڕە لە گەرمیان سازکراوە هاوکارمان دانیار نورەدین لەوێ دەبێت چەند میوانێکی تایبەتی دەبێت لە هەموو ڕوویەکەوە باس لەسەرم بازاڕەوە ڤیستیڤاڵە دەکات دەچمە کەلار دانیار سڵاوی خوا لێبێت فەرموو تەوەری دووەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان لەوێەوە پێشکەش بکە. بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت جەلال سڵاو لە بینەرانی عزیزی کەناڵی پەیام ئەمڕۆ لە قەزای کەلارین گەورەترین ڤیستیڤاڵی بازارکردن لێرە بەڕێوە دەچێت کەمە بۆ یەکەمین جارە ئەم جۆرە ڤیستیڤاڵە لێرە بەڕێوە دەچێت نزیکەی 150 کۆمپانیا لەم ڤیستیڤاڵەدا بەشدارن کە تیایدا هەر لە گوێزی هەورامان و ڕووبەهەنار و بەرهەمی خۆماڵی شیرەمەنی و چەند کارێکی دەستی خانمان و چەندین پرۆژە و کاری دیکەی خانمان و گەنجان لەم ڤیستیڤاڵەدا بەشدارن. بۆ زیاتر ئاشناکردنی ڤیستیڤاڵەکە دەچمە لای سەرپەرشتیاری ڤیستیڤاڵەکە بەڵام پێشوەخت میوانەکانتان پێدەناسێنمەوی زۆر بەڕێز کاک عومەر نەجیم سەرپەرشتیاری ڤیستیڤاڵ و هەروەها بەڕێز دکتۆر خالید فایق پاڵانی مامۆستای زانکۆ و هەروەها دروستکەری سابوونێکی خۆماڵی بەناوی سابوونی قەڵا و هەروەها بەڕێز ئارام کامەران خاوەنکار
کە لێرە میوانی بەرنمەکەمان وەڕوا خانم بەفراو عزیز کە ئەویش بە بەرهەمێکی خۆماڵی کوردەواری بەشداری کردووە. سەردا دێمە لای تۆ کاک عومەر سڵای خوا لێبێ زۆر سپاس کە میوانی بەرنمەکەمان بووی. سڵای خوا لە ئێوەش بێ و لە ستافی کەناڵی ئاسمانی پەیامیش بێ سپاستانەکەین کە لە یەکەم ڕۆژی فیستیڤالەوە لەگەڵمان بوون بە شێوازی جیاواز پەخشی فیستیڤالەکەتان کردووە. زۆر سپاس. دەمەوێت کاک عومەر باسی بیرۆکی ئەم جۆرە فیستیڤالەمان بۆ بکەی کە چۆن لەلاتان گەڵاڵە بووە چ هۆکارێک پاڵنەر بوو کە ئێوە ئەم جۆرە فیستیڤالە لە قەزای کەلار ئەنجام بدەن. بەڵە دیارە ئێمە لە مێژە ڕاستی پلانمان داڕشتۆ بۆ ئەم جۆرە فیستیڤالە کانی سنووری گەرمیان هەلی کاریان بۆ بڕخسێنین ئەوە بۆ خۆی یەکێک بوو لە ئامانجە هەرە گەورەکانمان وەروەها کۆمەڵک براند و کارگە و کۆمپانیا و خاوەنکار کە شتیان هەبوو براندیان هەبوو کارگەیان هەبوو لە کەلارە هەستم بە فراغێکی گەورە کرد کە ئەمانە یەکتر ناناسن و هاوڵاتیانیش ئەمان ناناسن بۆیە ئەمەش بۆ خۆی یەکێکی تر بوو لە ئامانجەکان ئامانجی داهاتووترمانەوە بوو کە گەشەیەک بە ئابووری ناوچەکەی خۆمان بدەین کە گەرمیانە و خۆشببختانە هەموو ئامانجەکانمان زۆر بە باشی پێکاوە و بژانەوەیکی تەواوی ئابووری لە ناوچەی گەرمیان هەستی پێکرێ کە لە ماوەی ڕابردوودا فیستیڤالەکە ئەوەی کە ئێمە چاوەڕێمانە کرد لەوە زیاتر قەرەباڵق و بەشداربووان لە شار و جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە میوانداریمان کردن هاتنە گەرمیان و چێژیان لە فیستیڤالەکە بینی و هەروەها بۆ کڕینی پێداویستەکانی خۆیان هاتنە پێشەنگاکانی فیستیڤالەکەمان پێشەنگای فیستیڤالەکەمان لە 13 جۆر پێشەنگا دروست کرد هەر لە براند و کۆمپانیا و کارگەکانی سنووری گەرمیان و کوردستان و تەنانەت دەرەوەی وڵاتیش کە هەندێک لە کۆمپانیەکان براندیانە دەرەوەی وڵاتەوە بەشداریان کردو خۆشببختانە بەدەمانەوە هاتن وهروەها کاری دەستی خانمان کە پەنتایەکی باشمان پێداون و پێشەنگایکی فراوانیان هەیە وەروە پێشەنگای کتێب و بەرهەمی خۆماڵی کە ئەتوانم بڵێم ڕێژەی لە 175 فیستیڤالەکەمان پێگەهێنێت بەرهەمی خۆماڵی کە ئێمە ئامانجێکی سەرەکیمان بوو کە گرنگیەکی زیاتر بم بابەتە خۆماڵەکانی سنوورەکەی خۆمان بدەین و هەروەها جلوبەرگ و ئکسسوارات و بۆن ئەمانش بۆ خۆی بەشێکی تر بوون لە فیستیڤالەکەمان زۆر باشەکە عومەر ئەم فیستیڤالە بووە هۆی ئەوەی کە ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان لەم فیستیڤالەدا دروست ببێت بەڵە دیارە بێگومان ئێمە ئەوەی کە دامان نابوو زیاد لەوەش لە چاوەڕوانی ئێمە زیاتر بوو کە ئەتوانم بڵێم زیاد لە 500 گەنج و لاوی سنوورەکەمان لە ڕێگەی کۆمپانیەکان و لە ڕێگەی پرۆژەی فیستیڤالەکەەوە هەلی کاریان دەستکەوتو خۆشببختانە ئەوە بۆ خۆی ئامانجێکی گەورە بوو کە ئێمە زۆر دڵخۆشین بەو ئامانجە هاتوۆتە دی و لەم ڕێگەشەوە کە ئێمە ڕاستی نەخشە ڕێگای ئەم فیستیڤالەمان بە شێوازێک داڕشتۆ کە بە بەردەوامی ئەم کارە بکەین زۆر باشە دێمە لای ڕێز دکتۆر خالید کاک دکتۆر سڵای خوا لێبێ زۆر سپاس بە ڕێزی مەمنون زۆر سپاس بۆ ئێوە کاک دکتۆر بەڕێستان بە دروستکردنی سابوونێکی خۆماڵی بەشدار بوون لە فیستیڤالەدا ئەمە تا چەند گرنگە بەلای هاوڵاتیان و تا چەند خەڵک تەڵەبی ئەوەی زیاتر لەسەرە کە شتی خۆماڵی بەکاربێنێت زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ کەناڵەکەتان هەروە بۆ ڕێکخرانی ئەم فیستیڤالە بەڕاستی ڕۆڵێکی جوانی بینی لەم چەند ڕۆژە لە شاری کەلار و لە گەرمیان بەگشتی من وەکو مامۆسایکی زانکۆ هەروەها وەکو خاوەن پرۆژەی سابوونی سروشتی قەڵا کە سپاس بۆخوا بۆ ماوەی 5 ساڵە کارمان کردووە لەگەڵ هاوڕیانم ئەو بەڕێزانە کە دەرچووی بەشی کیمیان کارمان کرد لەم پرۆژەیە هەمیشە هەموو ئینسانی مافی ئەوە تا کار بکە بۆ دابینکردنی بژێوی خێزانی خۆی پێویستی ڕۆژانەی خۆی بەتەنیشتەوە چەند ئامانجێک هەیە ئێمەش بەدەل لە مۆزعی کار و کەسابەتمان پێمان خۆش بوو وەکو گەلەکەمان بەگشتی وەکو لە شاری کەلار و گەرمیان بەرهەمیکمان هەبێ بێتە جێگای شانازی بۆ خۆمان و بۆ دانیشتوانی کوردستانمان سابوونی سروشتی قەڵا سابوونێکی خۆماڵیە سروشتیە ئەتوانم بڵێم لەسەر ئاسی کوردستان پێش ئێمە کەسی هەنگاوی نەنابوو بۆ ئەم سابوونە ئێستا ئەبینین چەند کۆمپانیا جێگای دەستخۆشیە بەڵام ئێمەش بە سروشتی ئەیزانین کە بچنە بواری پێش بڕکیە و شانازیگەن بەکارەکانمان سابوونی سروشتی قەڵا سپاس بۆ خۆی گەورە ئێستا بەتابەتە ناوچەی سلێمانی ناسراوە لە گەرمیان بۆ ماوەی چەند ساڵی کە هاوڵاتیانمان ڕوولەکەن و داوایەکەن هەندی جار فریان ناکەوین جۆرە جیاوازەکان بخێنە بەردەستیان و لەم فستیڤالە بینیمان سپاس بۆخوا ینی خەڵکی زۆر ڕووی کردەوە لە سابوونەکە ئەوەی لێ کرد کە ئێمە دڵخۆش بین و ئاهانمان بدا بۆ ئەوە درێژە بدەین بەم پرۆژێ بەڕاستی پرۆژەی خۆماڵی هەمیشە بڕی کێشە و ئەستەنگی ئەبێ
بەڵام ئێمە پشتوان بەخوای گەورە بەردەوامی لە کارەکانمان و ئینشاءالله کارەکانمان جێگای قوبوڵە بێ لای دانیشتوانی ناوچەکەمان بەگشتی و بێتە هێمایەک چونکە ئێمە وەکو باسم کرد هەدەفێکی لە هەدەفەکانمان هەدەفی سەرەکی ئەوەتە سابوونێکمان هەبی نابینە بە ناوی سابوونی کوردی و مۆری خۆماڵی پێوە بێ یەکی لە مۆرەکانی کە ئێستا ئێمە لە ئەوی لە بەدەستمانە سابوونی مێخەک بە بۆنی پەسەندکراوە لە ناو کۆمەڵگامان و مێژوویەکی هەیە سابوونی مێخەک ئیمڕۆ لە هەوڵێکی تەواویداین ڕێککەوتین لەگەڵ لایەنێکی لە بەغدا هەناردەی بکەین لە کوردستانەوە بۆ بەغا بۆ ئومێدی ئەوە هەموو پارێزەکانی عێراق بگرێتەوە وەکو هەنگاوێکەمەوە هەوڵ بدەن بۆ دەرەوەی کوردستان بنێرین و هەروە ناوی بنێن بە ناوی سابوونی کوردی و بێتە هۆی دابینکردنی هەلی کار بۆ زۆری لە گەنجانمان ئەم پرۆژانە من هەمیشە ئەڵێم باقەتیسی نەکەن لەسەر ناوچێکی دیاری کراوە تەنها بڵێن لە کەلار و لە گەرمیان ئێمە بەسەرکەوتنی ئەم پرۆژێ ئەکرێ سبەینی لقی دیکەمان هەبێت لە هەولێر سلێمانی دهۆک زاخۆ و هەو شوێنانە بەگشتی کار بکەن و گەنجانمان دەرچوانی زانکۆکان بە پسپۆرە جیاوازیەکان کە ئەوەی لە پرۆژەکەمان من خۆم دەرچووی پسپۆری بایۆلۆژیم ساسی ڕۆوەک ناسیم هاوڕیانم دەرچووی بەشی کیمیان بەیەکەوە کارمان کردووە سپاس بەخوا دەرئەنجامی باشی هەبووە زۆر باشە کاک دکتۆر پێ دووە یاخود ئەو فیدباکەتان بواتوەتەوە کە ئەم فستیڤالە یان نمایشکردنی ئەم جۆرە فستیڤالان بۆ هۆیەوەی کە زیاتر بەرهەمەکانتان ئاشنا بێ بە هاوڵاتیان و زیاتر تەڵەبی لەسەر بێت و زیاتر خواستی لەسەر بێت ئمە هەمیشە لە سابوونی سووسی قەڵا لە کارەکەمان کۆبوونەوان ئەبێ بە شێوەی خولی لەگەڵ ئەو بەڕێزانە کە پسپۆرن و هەلی اختصاص و ڕاوێژ پێیانەکەین و هەوە سافی کارگەکەمان ئێمە لە ڕابردوو بەشداریمان کرد لە چەند فستیڤاڵێک بەڵام ئەوی بینیمان بەڕاستی ناشارمەوە لەم فستیڤاڵە ئەقبالی خەڵک لەسەر سابوونەکەمان زۆر زۆرتر بوو لە فستیڤالەکان دیکە کە کردومان لە شاری هەڵەبجە لە شاری سلێمانی لە چەند شوێنێکی کردومانە بە تایبەت بە خۆمان بۆ فستیڤال ڕێگای ڕێکخراوەکان کردومانە بەلامانەوە غەریبە دراسەتی ئەکەین چونکە ئێمە لە کەلار سابوونەکەمان ناسراوە نوێ نییە یعنی من لە هەموو هەفتە بازارەکانی شاری کەلار سابوونی سوژێ قەڵارگەکەی لەکوێ لە خودی شاری کەلارە ناو کەلار یعنی زۆربەی خەڵک شوێنی کارگەمان ئەزان هەندێک خەڵک سەردانی کارگای کە هەندی خەڵک ئەزانی لە هەفتە بازارەکان هەن بەڵام سپاس بۆخوا بەدەل لەوەش ئەم چەند ڕۆژە فستیڤالەکە چەند ڕۆژگی سەرکەوتوو بوو بۆ کارەکەمان ئێمە دراسەتی ئەکەین ئایا مەثەڵەن سابوونەکەمان لە ئاسێکە کە خەڵک زۆر متمانە پێ بکە بۆیە دێن بە دوای یاخود با ڕازگۆ بین ئەوە تا سەرکەوتووی فستیڤالەکەیەکەوە هالێ کرد بەرهەمی خۆماڵی بە زووی بگات بەدەستی خەڵک و ڕەواجی زیاتر هەبێ زۆر باشە دێمە لای بەڕێز کاگەرام سڵاوی خوا لێبێت زۆر سپاس بۆم دەرفەتە سڵاو لەیەوەش بەخیراتنی کەناڵەکان ئێوە بە چ بەرهەمێک بەشدار بوون لەم فستیڤالەدا ئێمە وەکو خودی خۆمان کۆمپانیای ڕێیان بەشدار بووین لە ئێمە زایەکی بەرهەمی ناوخۆی خۆمانمان هەیە جگە لە زایی بەرهەمی ناوخۆی خۆمانەمان هەیە کۆمەڵێ براندی تورکیش ئێمە وەکالەتمان هەیە لە گەرمیان بە تایبەتی پسکیتی ئۆکرانی هاوردەی ئۆکرانیایە پاقلاوی و شکراوە زۆر باشە ئەو بەرهەمەی ئێوە ماوادی پاکەرەوەکان هەر لە ناوخۆی خۆمانە بەرهەم دێنرێت وە دەخرێتە بازاڕەکانەوە بەڵێ هەر لە ناوخۆی خۆمانە لە شاری سلێمانی بەرهەمێنێت زۆر باشە دەچمە لای خات و بەفرا زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە لەم فستیڤالەدا خانمان تا چەند بەشدارن و تا چەند گرنگی بە بەرهەمی خۆماڵی دەدەن و لەگەڵیشیدا ئەوەی بینیمان بەشێکیان کاری دەستیان شتومەکی دەستیان مایش کردبوو کە دایانابوو بۆ پێشکەشی کڕیارەکانیان بکەن لێرە تا چەند خانمان پێوەستن بەم جۆرە کارانەوە ماڵە سواس ئێمە من وەکو خۆم لە ئاڵەبجەی شەی دەواتوم بەشداریم کردووە بە کەلانە هاوسەرەکەشم بەشداری کردووە بە شتی خۆماڵی زۆر باشە خواست لەسەر بەرهەمی خۆماڵی چۆنە لێرە وەڵا خواستی زۆری لەسەرە چکە شتەکان بڵێ شتێکی باشە خەڵک زۆر حەزیلەتی کێلانە خواردنێکی کوردیە خەڵک زۆر حەزی لێ بوویان زیاتر هاتن بەرەو ئەوەی کە بیکڕن بەڵێ وایە وەڵا دوێنێ ئەنی چەند ڕۆژە 4 ڕۆژە ئێمە لێرەین کەلانەیەکەن هیچمان نەماوەتەوە زۆریش داواکاری زۆری لەسەرە زۆر باشە کاک عومەریان دەگەڕێمەوە لای تۆ گەرمایکەکە کاک عومەر خۆتەزانی لەم قەیرانی دارایی و لەم وەزعی ئێستا لە هەرێمی کوردستانی تێکەوتووە نرخ زۆر گرنگە بۆ کڕیارەکان ئایا ئێوە کارتان لەسەرەوە کردووە کە نرخەکان بە شێوازێکی جێگیر بێ یاخود نرخی کەمێک گەرزانتر بێ لە بازار و لە مۆڵەکان بەڵە دیارە ئێمە وەکو لیژنەی باڵای فستیڤال بڕارێکی پێشوەختەمان هەبوو بۆ بەشداربوانی
فیستیڤالەکەمان لە کۆمپانیا و براند و خاوەنکارەکان بەڕاستی ئەگەر بڵێم تەنها مەرجی ئێمە ئەوە بوو کە لەم قەیرانە دارایی و دەرونیش کە هاوڵاتیانی هەموو کوردستانی تێکەوتو بە تایبەت هاوڵاتیانی گەرمیان تەنها تەرکیزمان لەسەر بوو مەرجمان بۆ ئەوان ئەوە بوو کە ئەبێ بە نرخی کارگە یاخود بڵێن بە نرخی سەرەتایی مەوادەکەشت بفرۆش یاخود داشکاندنێکی گەورە بکرێ من ئەمێ لێرەوە زۆر سپاسی ئەو کۆمپانیانە بکەم کە بەدەر لەمەی ئێمە داوامان کرد زیاتریان بۆ کردین چەند کۆمپانیایەک لێرە خۆشبەختانە بەرهەم و کاڵاکانیان لەماوەی 4 ڕۆژی ڕابردووە ئەو 2 ڕۆژیش کەماوە بەبێ بەرامبەر بە هاوڵاتیان نەبەخشیەوە نمونی چەند کۆمپانیایەکمان هەیە کۆمپانیا ڕێیانە کۆمپانیای دۆلفینسیە کۆمپانیای ئەمانە ڕۆژانە 1500 علاگە پڕیان لە شمەکە کرد مەسەلەم لە برنج و خواردنەکان شێوازی جیاواز بەبێ بەرامبەر بەسەر هاوڵاتیانی گەرمانیان بەخشەوە ئەوش ڕاستیەکەی دڵخۆشیێکی ێزگار زۆر بوو بۆ ئێمە و بۆ خەڵکی ناوچەکەش کە ئەم کاراکرا ئەمە جێگەی دەستخۆشیەوە باقی پێشنگاکانی تریشوە خاوەنکارەکانی تریش خۆشبەختانە بەدەممانەوە هاتن لەم بابەتەوە داشکاندنی باشیان کرد کە ئێمە ئەمانویست جیاواز بین لە بازاری ئازاد چونکە ئەگەرۆکو بازاری ئازاد بێ جیاوازی کێوتۆ نامێنێ لە بابەتەکەمان و لە فیستیڤالەکەمان بەڵام خۆشبەختانە و ئامانجە گەورە بەدی هات و ئەمێر لە پاڵ ئەمەش ئاباسی ئەو بکەم کە ئێمە ویستمان لە پاڵ کڕین و فرۆشتنی شمەکەکان کە ڕاستەوخۆ ئامانجی ئەمەوە بوو کە هاوڵاتی یاخود کڕیار لە دەستی یەکەمەوە شت بکرێت بۆ نەکاک دکتۆر کە خاوەنی سابوونی بڵێن سروشتی قەڵایە کڕیارەکان لە دەمی خۆیەوە پرسیارەکانیان ئاڕاستە بکەن چۆن دروستان کرد کوالەتی چۆنە بەرهەمەکەتان لە کێو دروستەکەن ئەمانە بۆ کڕیار زۆر گرنگە مەسەلەن من پرسیارانە کە ڕاستەخۆ لە دەست یەکەوە یاخود لە خاوەنکارەوە بپرسن لە پاڵ ئەمانەشا کۆمەڵێک داهێنانی جیاواز هەبوو لە سنوورەکەمان ڕاستی دەرفەتێک و بازارێک نەبوو بۆ ناساندنی کاڵاکانی بۆ نمونەیە مەخاوەنی کۆمەڵێک شتی زۆر گرنگ بوون لە گەرمیان لەوانە ئێمە ئینارەی ئەم فیستیڤالەکە ئێستا ئێمە بەرنامەکەی تابێشەکەین براندی خۆماڵیە چەند گەنجێکن براندێکیان داناوە بلاجکتۆر و ئینارەی ڕووناکی فیستیڤالەکان لەوانمان وەرگرت بەڵێ خۆیان دروستیان کردووە لە ڕێگەی شێوازی جیاوازەوە هەروەها دواتر هەناردەی هەندێک بەشەکانیان لە وڵاتی سینەوە کردو خۆیان ئەنی براندەکە کەلاریە گەرمیانیە براندی ئەوە لە پاڵەمانەش ئێمە چالاکی جۆرا و جۆرمان کرد لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنەوە کە بەشێکی بەشداربووانی فیستیڤالەکەمان ناوەند و قوتابخانە و باخچەکانی ئەهلیەکانی سنووری گەرمیان بوون هەروەها زانکۆیان بەشدار بوون لە چالکی جۆرا و جۆر کۆمەڵک داهێنانی جوانیان کردبوو لەوانە هێنایان لێرە نمایشیان کرد و عەرزیان کرد لەوانە دروستکردنی ئامێری هەڵهێنەری جووسکە ئەوە خۆیان دروستیان کردبوو قوتابیانی زانکۆی گەرمیان و هەروەها دروستکردنی ئامێری زەنگلێدان و هەروەها بۆردی کارەبا کۆمەڵک ئەمێری زۆر باشە هێنا قوتابیانی زانکۆی ئەم دەڤەرە بەشی فیزیای زانکۆی گەرمیان لێرە بەشداریان کردبوو و لە پاڵ ئەمانەشە ئێمە ستێجێکی گەورەمان دانابوو بۆ بەشداربووان کە سوودمەند بن لەم ڕۆژانی فیستیڤال کە کۆمەڵی چالاکی جۆرا و جۆر و نەوعیمان پێشکەش کرد کە لەم ماوەی 2 ڕۆژەش هەر بەردەوامە بین لەگەڵیانە کۆمەڵێک سیمیناری گرنگ کە لە بابەتی بازارسازی و چۆن ببی بە خاوەنی بزنس و کاری خۆت ئەمەش یەکێک بوو لە بەرگەکانی تری فیستیڤالمان کە خۆشبەختانە ئیستیقبال و پێشوازیەکی زۆر گەرمی هەبوو قەرباڵغی هێجگار زۆر هەبوو لە سیمینار و ئەو خولانی کە پێشکەش کرا کاک عومەر خۆی فستیڤالەکە ماوەی 4 ڕۆژ بوو کارچی بوو کە درێژکرا ئایا خواستی زیاتری لەسەر بوو خەڵک زیاتر هات بۆ ناو فستیڤالەکە بەڵێ دیارە ئێمە لە سەرەتا بە باشمانزانی تەنها 4 ڕۆژ ئەم فستیڤالە بەڕێوە بین بەڵام کە فستیڤالمان کردەوە ڕۆژی یەکەم کە شوها کەمێک سارد بوو ئیستیقبالێکی زۆری هاوڵاتی هەبوو لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژ داواکاریکی زۆرمان بۆ هات لە لیژنەی باڵاکە کاتەکەی درێژکردنەوە چ لایەن خاوەنکار و کۆمپانیا و براندەکان کە پیان خۆش بوو زیاتر نمایشی کاڵەکانیان بکەن چه هاوڵاتیانی دەرەوەی گەرمیانیش کە ئەوانێک کە نەیانزانی بوویان لەبەر کە شۆهای یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ بەشداریان نەکردبوو داواکاریکی زۆر هەبوو کە هەفتەیەک درێژ بکرێتەوە بەڵام ئێمە ڕاستی دوای دیراسەکردنیکی وردی بابەتەکە بڕیارماندا تەنها 2 ڕۆژ درێژکەینەوە بۆی کە ئەو هاوڵاتیانی کە نەیانتوانیوە سەردام بکەن یا ئەوانەی کە نەیانتوانێت بەشدار بن بتوانن بەشدار بن ئێمە بەدەر لەم بابەتە هەڵبژاردننی شوێنی فستیڤالەکەشمان ڕاستیەکەی بخۆی نقطەیەکی گرنگ بوو کە پێشتر ئەمە پلانماندانا بوو کە لە شوێنێکم فستیڤالە بکەین لە پاڵەوەی کە کڕین و فرۆشتنەکرێ کە شێوایەکی ئێستا جەنابەت لێرێکە کە شێوایەکی بەهارانەی هەیە هەڵبژاردننی ئەم شوێنەیەش هەم بۆ منداڵان کە شاری یاریە و منداڵ بخۆی دیارریەکە هەروەها لە ماوەی 1-2 ڕۆژی ڕابردوودا هاوڵاتیان بۆ گەشت و سەیران هاتن خۆیان خواردنیان دروست کردووە لە ماڵەوە هاتون لێرە مەسەلەم هەم وەکەڵە جەوێکیان گۆڕیەوە هەم خواردنیشان لێرە وەکو سەیرانێک بەشدار بوون لە فستیڤالەکەم زۆر باشە دێمە لای کاک دکتۆر بەدەر لە فستیڤال
ئەو کاریکەیەوە ئەنجامتان داوە پێ وایە کە گەنجان بە بیرۆکەی خۆیان دەتوانن هەلی کار بۆ خۆیان بڕەخسێن بۆ منە ئاماژە بەوە کرد کە کۆمەڵێک دەرچوی زانکۆستاون بە دروستکردنی کارگەی باوکاری ئێوە ینی ئەگە بیرۆکەیەکە بێت دەتوانرێت ببنە خاوەنکاری خۆیان من هیچ گومانم نییە گەنجی کورد زۆر بوێرە و وریایە و زیرەکە و ئەکرێ هەموو کاری ئەنجام بدە بەڵام حتمما گەنج لەم تەمەنەدا لەم تەمەنە لە هەموو وڵاتی پێویستی بەدەست یارمەتی هەیە اینجا من بە تایبەت ڕوو ئەەکەم لە حکوومەت هەرێمی کوردستان بەڕاستی من پێشتر پێشماوەیەک هەوڵم دا وەکو مامۆسایەکی زانکۆ وەکو دانیشتوی ئەم وڵاتەیە تەنانەت پرۆژەشم پێشەش کردە بۆ لایەنی پەیوەندیدار چی بکەین بۆ ئێمە هەلی کار دروستکەین ناومنا پرۆژەی نیشتیمانی بۆ دامینکردنی هەلی کار نەمبینی بەڕاستی بە دوواداچوون نەکرا بۆ کارەیە بەڵام دووبارە ئەڵێم ئەو قسێ حکوومەتی هەرێمی کوردستان پێویستەکە گرنگی بدە بە گەنج و بەهێزی گەنج و توانای گەنج ئەگەر حکوومەتیش لەم قۆناغە نەیتوانی من ڕوو ئەەکەم لە خاوەن کۆمپانیەکان و کاریەکان گرنگە هەموو خاوەن کۆمپانیە کەسێکی پسپۆری لەگەڵ بێ من ئەم کارەکە ئەنجام بدەم خۆم پسپۆرم بایۆلۆجی ڕووەکە بۆیە لە بابەتڕەوەکان زانێرم هەیە پێوەستیم بە کەسانی کەن لە بەشە کیمیایەکان زانێرن هەبێ بۆ بێک کار بکەین بۆیە ئەو گروپمان دروست کردووە فگەنجی ئێمە زۆر بوێرە و هەمیشە ئاوتریە کە ئەڕۆم بۆ دەرەوە کەس یەکەم ئەبن لە دەرەوە با ئێمە هەوڵ بدەن بگەڕێنەوە بۆ گەنجەکانی خۆمان من هەمیشە بە خوێنکارانم ئەڵێم کار هەیە و شوێن هەیە ئەگە ئەتەوێ بە دوای هەلی کار بگەڕم هەلی کار پێت ئەدەم بەڵام یەکەم شت مۆزوعی دامەزراندن من هەمیشە وتمە دامەزراندن بۆتە کێشەی بۆ ئەم خەڵکە کە خەڵک لە ساڵڕابوو چاوی تەنها بە دامەزراندن بوو و بینمان دامەزراندن بۆ کێشەی بۆ خەڵک ئێستا خەڵک حکومەت لە توانانی ئەم ژمارەی زۆر دەرچوان دامەزرێنیە بەدەل لە دامەزراندن لە هەموو پسپۆرەکان مەجای کارکردن هەیە بەڵام کارکردن حتمما سەبری گەرەکە من ئەگەر باس بۆ ئەم پرۆژەکەمە پێنجەمین ساڵە ئێمە کارەکەین من هاوڕیانم پێنجەمی ساڵە کە بەرهەمتان هەبێت ئەمین ساڵە من وەکو خۆم سابوونی خۆم بەکارتێرم و پێنجەمین ساڵە سابمان لە بازار هەیە ئێستا بە جوانترین شێوەیە من هەمیشە لەگەڵ هاوڕیانم وتومە من کە دامەزراوم پێویستیم بە داهاتەکەی نییە لە ئێستادا بەڵام با ئێوە خۆتان بۆ نڕێەوە ئەو بەڕێزانش سەبریان هەیە کارەکەن بەڕاستی ساختکردنی بەرهەمی خواماڵی کارێکی زۆر قورسە لە ئێمە بۆ دەستخۆشی لەم فستیڤاڵەکەین ئەمە هەنگاوێکە بۆ ئەوە کاری خۆماڵی لەبەر چاوی خەڵک بێ و خەڵکی خۆمان گەریگی بدە بە کاری خۆماڵی بۆیە من داواکەم لە خاوەن کۆمپانیەکان لە خاوەن کارگەکان ڕوو بکەن لە گەنجان گوێ لە گەنجان بگرن بە تایبەت ئەوانە کە خاوەن بڕوانەمەکان لەو پسپۆرەتە کە کۆمپانیەکە پێویستی پێێتی زۆر باش کاک دکتۆر جیاوازیم بەرهەمی ئێوە لەگەڵ بەرهەمی بیانی سابوونی دیکە چییە زۆر سپاس ئەو پرسیارە زۆر گرنگە کاتی ئێمەڵێن بەرهەمی خۆماڵی چی جیاوازێکمان هەیە بۆ بەرهەم خۆماڵ چی گرنگیەکە بێ یەکەم شت من ئەو قسەکەم شانزی پێکەم کە ئێمە کە خاوەن اختصاسین ئەگەڕین بە دوای سەرچاوە زانستیەکان بۆ دروستکردنی سابوون ئەم سابوونە بە شێوازێکی زانستی ئەکادمیان دروست کراوە و هەوڵمان داوە چەند سەرچاوەیەکی زانستی کۆ بکەینەوە بۆ ئەوە سابوونێکی بەکاربێرین و مۆری خۆماڵی پێ بێ کە بۆنی مێخەکە لە هیچ کوردستان تا ئێستا و لە عێراق و لە جیهانیش بە دەگمەنی سابوون هەبێ بۆنی مێخەک ئێمە دروستمان کردووە گەیستە قۆناغی بە پێم مواسەفاتی عالەمی کە ناو کتێبەکان هەیە سابوونێکی باشە و گونجاوە سابوونەکەی ئێمە هەمووی زەیتی ڕۆکیە هیچ مادەی کیمای تێ نییە جگە لە مادی تفتی سۆدیۆم هایدرۆکساید کە ئەم سابوون بەبێ ئەوە دروست نابێت لە هەموو قاعدەکانی سابوون لە ناو کتێبەکان نووسرا یەکەم خاڵ سابوون بەبێ سۆدیۆم هایدرۆکساید دروست ناکرێت بۆی ئەوە مادەیەکی تفتە ناڵێم مادەی کیمایە هاوشێوەش ترش تفت هەیە تفتەکە بەکاری هێنێ بۆ دروستن سابوون لەگەڵ ئاو و زەیت ئەم زەیتە چی بێ سابوونەکەت بۆ جۆرە ئەبێ زەیتی باش بێ باشە بێ بەڵام زەیتێکی پیشەسازی بێ پاش ماوەی نەوت بێ مجموعەیەکی بزەیتی حیوانی بەکاری دێنن خۆماڵیە زەیتەکان ئێمە تا پێمان کراوە ئەو زەیتەکە بەکاری هێنین زەیتێکی باوەڕ پێکراو بێ زەیتی زەیتون لە هەنگاوی دوامان لە کارگەی زەیتی زەیتون کەلار کڕیمانە لە ئەوان زەیت ئەبین بەکارتێن بۆ سابوونەکەمان کە لە کەلار ئەو کارگە هەیە زەیتەکانی دیکە زەیتی جۆزی لە هێندا گوێزی هێندی باڵێن کونجیە ڕشکەیە کەتانە ئەمانە هەندێکم بۆ نمە کونجین ناوچی خۆمان کۆکن لە جوتیارانی دەوروبەری کەلار کۆکەینەوە بە نرخێکی زۆر زۆر گونجاو زەیتێکی بۆمان دەسەکەی بە ڕێگای مەکینەیەکی تایبەت هەیە ئامریکی تایبەت بۆ گۆشینی ئەو زەیتەیە زەیتێکی فرێشمان دەسەکەوێ و بە نرخێکی زۆر گونجاو و کاتێشنا ئەو سابوونەیە بە شێوەیەکی جوان ئەمێنە ئەو سابوونێ ئەو زەیت ئەو بابەتانە کە دەستمانەکەوێ بە وشکە بۆ نمونە گوێزی هندی کە سەرچاوەکەی کوردستان نییە بەڵام بادەمە
کونجیە ڕشکەیە کەتان ئەمانە لە ئێستادا هەن و ئەکرێ ئەگە ئەم پرۆژانە سەر بگرێ هەلێکی دوێسە بۆ جوتیاران بۆ بنە خاوەن بەرهەمێکی ئابووری یعنی چاندنی بەزریکەتان بەهایکی زۆرترە وەکو ئەگەری دانوێڵە بێ فئێمە ئەوانەی لە کوردستانە کۆمان کردوتەوە ئەی گۆشین لە کارگەکەمان ئەوانەی کە دەستمان ناکەوێت لە کوردستان لە ئێستادا لە هەوڵمانداوە لە سەرچاوە باوەڕ پێکراوەکان چی لە عێراق بیان لە دەرەوە بوو هێنامانە زۆر باشە کاگەرام دێمە لای بەڕێزە ئێوە لە کارگەکەی ئێوەدا تا چەند پشتان بە کرێکار و کارمەندی خۆمان بەستواتە کەسانی بیاین نێن نە کارگەکەمانەوە ئێمە خۆشبەختانە هەموو کارمەندەکانمان کارمەندی خۆمانە کارمەندی بیانیمان نەهێناوەتە کوردستانەوە بە حکمەوەی کە وڵاتەکەمان تووشی قەیرانێکی دارایی هاتووە ینی داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر پەرە بە بەرهەمی ناوخۆی دەستی هەلیکار بگرێ دەستی ئەو کەسانە بگرێ کە ئەتوانن کارێک بکەن بۆ وڵاتەکەی خۆیان لە کاتی دروستکردنی کارگە و ئەم جۆرە پرۆژانەدای حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریتان دەکەن یاخود لەمپەرتان بۆ دروست نابێت لە دام و دەستگاکاندا واللهی لەمپەرمان بۆ دروستە بێ ئەویش احتمال من ئەیگەڕێنمەوە بۆ ئەوەی کە ناوشیاری ئەو فەرمانگانەتانێک کە ئێمە ئەڕۆین سەردانیانەکەین و مەسەن شتێکمان لیان دەوێت ئەنا لە بواری حکوومەتەوە دەستخۆشییان لێگەین لە مەرزەکانە بۆ مەسن بۆ معمل و شت موادی ئەوەلی بێنن بەخشراومانەیە لە گومریکیە زۆر باشە کاک ئارام ئێوە ئەو سەرچاوانەیە و موادانی کە بەکاری دێنن لە کارگەکانتاندا لە موادی پاکەرەوەکانتانە لە دەرەوە هاوردی دەکەن یاخود دەویژەر بەشێکی خۆماڵیە جێگای داخە چکم ئێمە وڵاتێکی بەرهەممان وڵاتێکی نەوتین ئێمە بەرهەمەکانمان هەمووی لە نەوت دروستەکرێ ئەو موادە ئەوەلیانەی کە ئێمە دەێنین دەیکەین بەزایی هەمووی لە ئێران هێنین لە ئێران و لە سین و ئەم ناوایی هێن زۆر باشە خاتو بەفراو دەمەوێت پرسیاری ئەوە لێ بکەم کە تا چەند گرنگە خانمان بەشدار بن لەم جۆرە فستیڤاڵەدا و خانمان هەوڵی ئەو بدەن کە بیرۆکەی کارێکیان دروست بێت و کارێک بۆ خۆیان دەستەبەر بکەن چاوەڕێی دامەزران نەبن دەتوانن بۆ خۆیان کارێک دەستەبەر بکەن لە فستیڤاڵێکدا یاخود لە شوێنێکی دیکەدا وەک پێشتر کاک عومەر ئاماژەی پێکرد نزیکەی 500 کەس لەم فستیڤاڵەدا هەلی کاریان بۆ ڕەخساوە بەڵێ بەبێ جیاوازی چی پیا بێ چی ژن بێ بتوانێت ئیشێ بۆ خۆی دابین کایتر بۆ ژێوی ژیانی ماڵ و مناڵی خۆی بێ هەموو کەسێک ئەتوانێت بەشداری بکە لە هەموو ئیشێکە ئەوەی کە تۆ سەرنجیا بێ لەم فستیڤاڵەدا ڕێژەی خانمان باش بوو یعنی زیاد بوو لە زۆر بڵێن زۆر بەپێ پێویست نەبوو چکە ئێستا ئێمە خۆمان لە شاری هەڵەبجە ینی ئیشی خانمان زۆر زیاترە لەم فستیڤاڵانە ئەکرێ زیاتر ژن بەشداری لە ئێکا تا پیاوان خانمان زیاتر بە شتومەکی دەستی بەشداری دەکەن لە فستیڤاڵانەدا بەڵێ هەموو خۆراکی بڵێن کوردەواری خۆماڵی بەشداریەکەی نێمە زۆر باشە کامەرکیان دەگەڕێمەوە لای بەڕێزێ دەستە خۆش بێخ ئەم ساڵە من فستیڤاڵە بە سەرکەوتوی سوپاس بۆخوا بەڕێوە چووکە و پێم وایە بە بەیانیشی ماوەکە تەواو بێت پلانتان چییە کە ساڵی ئایندە فستیڤاڵەکە یا گەورەترەکەن یاخود پلانی دیکەتان هەیە کە ئەم جۆرە کارە بکەن هەر ئەمە دەبێتە قازانج بۆ فرۆشیاران و بۆ کڕیارانیش کە بە نرخێکی ێرزانتر شتومەکیان دەست دەکەن بەڵێ دیارە ئێمە پرۆژەیەکمان هەڵبژاردووە لە بیدایەتەوە کە بەڕای ئێمە هیچ جۆرە نارێکی نییە هەمووان لێ سوودمەندن چ خاوەنکار و کۆمپانیا و بڕاندەکان کە سوودمەندی سەرەکی لە بابەتەکە و کاڵەکانیان ئەناسێنن بە هاوڵاتیان و کڕیاران چ کڕیارانیش بە نرخێکی داشکێنرا و یاخود بڵێ نرخی هەرزانتر لە بازاری ئازاد شتیان دەسەکەوێت و چ خەڵکێکی بەعام و بژانەوەی ناوچەکەش و حکوومەتیش هەموو لایەک سوودمەندن لەم جۆرە پرۆژانە بێ ڕاستەکە ئێمە نەخشە ڕێگامان نووسیوە پرۆژەمان نووسیوە کە ئیشە بەردەوام بێ باوکاری لایەنە پەیوەندیدارەکان و جێگەی خۆیەتی لێرە سوپاسی ئیدارەی گەرمیان و هەموو لایەنە پەیوەندیدارەکان بکەین کە بەڕاستی هاوکارێکی زۆر جدیمان بوون لەسەر خستنی پرۆژەکە و لە تەواوی ئیداریاتی پرۆژەکەەوە هاوکارمان چ لە ڕێگەی هاتوچۆ پۆلیس ئەمانەی ناوشار هەمویان هاوکاری جدیمان بوون و کۆنتترۆلی فستیڤالەکە لە ڕووی حاڵەتی ئەمنیەوە لە ڕووی حاڵەتی ڕێخستنەوە هاوکاری جدیمان بوو لە ڕۆ زۆر باشەکە عومەر ئەوەی کە گرنگە ئێستا بەلای زۆرە لە گەنجان و گویان لە ئێمە بە لە کەناڵی پەیامەوە ئەو هەلیکارە چۆنی ڕەخساوە بۆ گەنجان لەم دەڤەردایە پەیوەندیان بە کۆمپانیەکانەوە کردو یاخود لێرە شتیان فرۆشتووە بڵێ دیارە دوو بەشە سەرەتا ئێمە لە ڕێگەی ڕاگەاندنی پرۆژەکەمانەوە ڕامانگەاند کە سیڤ قوبوڵ ئەەکەین بۆ وەرگرتنی کارمەند
بۆی کە لە ستافی ئێمە ئیش بە ئێمە ستافێکی فراوانمانێ لە ڕووی ستافی ئیداری و هەروە ستافی چاودێریکردنی فیستیڤالەکەمانەوە پاشان کۆمپانیەکان بەشێکی زۆریان خۆیان کارمەند و ستافیان هێناوە بۆ ئەم چەند ڕۆژێکە فیستیڤال بڕێوە چێ و هەروەها داوایان لە ئێمەش کردووە کە کارمەندیان پێ بدەین لە ڕووی کە ئێمە سیڤەکانمان وەرگرتووە کارمەند بدەین بە خاوەن کۆمپانیا و بڕاند و کارگەکان کە هاوکاریان بن خۆشبەختانەوەی کە دیاری کرابوو بەشێک لە کۆمپانیەکان خۆیان کارمەندیان نەبوو لە ڕۆژانی کە قەرەباڵغ بوو لە ڕۆژی دۆمە کە قەرەباڵقی گەشتگار زۆر لە فیستیڤالەکەمان ڕوویدا کۆمپانیەکان چۆن بڵێ بە خێرایی داوای کارمەندی زیاتریانە کرد خۆشبەختانە خەڵکێکی زۆر سوودمەند بوو لە ئەم لە ڕووی ئەوەی کە وەکو فرۆشیار کۆمپانیەکان سوودیان لێبین هەمووکەوەی کە لە ڕووی ئیدارەکردنی فیستیڤالەکەەوە ئەو هەنگاویان پێم خۆشە باسیەک خاڵیتری گرنگ بکەم لە فیستیڤالەکەمان وەکو سەرەتا ئاماژەم پێکە ستێجی فیستیڤالەکەمان بەدەر لە ئەو چالاکیانەی کە باسم کرد کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەرپەرشتی ستێجی فیستیڤالی بازاڕیانە کرد کۆمەڵە چالاکی کولتوری و هونەریشمان لێرە ئەنجامدا لەوانە دوێنێ کونجی خورمامان هەیە لە گەرمیان ستافێکی خەڵکی گەرمیان کە وەکۆڵێ بۆ بە پیشیان شەوانی زوستان کە شەوچەراکەن لێرە کونجی خورمامانەیە بە دیکۆر و دیزایانێکی کوردەواری و جوان و گەرمیانیانە کونجی خورمایەکی زۆریان کرد و دواتر دابەشیان کرد بەسەر بەشداربوانی فیستیڤالەکەەوە بۆ خۆی شتێکی زۆر ناوازە بوو و هەروەها کۆمەڵێک خواردنی جۆراوجۆری کوردەواری یاخود بڵێن خواردنی جۆراوجۆری تازە لێرە نمایش کران منەمەوێەوە پێشتر بە کاک جەلالم ڕاگەاندە بوو کەوتم تۆ جەنابەت داوەتی لە فیستیڤالەکە بۆی خواردنێکی تایبەت ئەمڕۆ شێفێک بۆمان ئامادەکە کە ئیشەڵا ئێوە داوەتی ئەو شێفا بنیۆڕۆ کە خواردنەکە ئەتوانم بڵێم لە کولتوری عەرەبەوە زیاتر نزیکە خواردنی دلێمیە بەڵام تایبەتمەندەکەوەی کە شێفە کوردەکە کردوەتی بە گەستی خۆماڵی ئیکە یعنی دلێمی بەگەس منە وەسفە ناتوانم کەم دواتر شێفەکە خۆی بۆتان وەسفەکە ئینشاڵا بەبێ کاک جەلال و ستافەکەی ناخۆش لێرە بێ ئەوان ناخۆشی مەژدەی خوێن کاک عومەر شتێکی دیکەمە لەوانە بیمان چوو بێ جوتیارانیش پێم وایە بەشدار بوون لەم فیستیڤالەدا بە کۆمەڵێک بەرهەمی خۆماڵی لە پارێزگای هەڵەبجەوە چەند ناوچەی دیکە هاتبوونە ئەم قەزایە و بەشدار بوون لەم فیستیڤالەدا بڵێ دیارە ئێمە جەناحێکی تایبەتمان کردبوویەوە بۆ بەرهەمی خۆماڵی یاخود بڵێن بۆ بەشی هەنگەوانان لێرە ئەو هەنگەوانانەی کە لە سنوورە جیاوازەکانی کوردستان لە پێنجوێن لە هەورامان لە سنووری قەندیل بڵێن دەڤەری ڕاپەڕین بەشدار بوون لە فیستیڤالەکەمان و بەرهەمی تەڕە و وشکەی ناوچەکەشمان بەشێکی زۆر بەشدار بوون بە هاوکاری کشتتوکاڵی گەرمیان و کشتتوکاڵی پارێزگای هەڵەبجە کە سوپاسیانەکەین هاوکارمان بوون لە ئامادەکردنی بەشێک لە کۆشکەکان بەڵام بەداخەوە کە وەرزی پێگەیشتنی بەروبوومی خۆماڵی لە کاتی فیستیڤالەکەیمەوە نزیک نەبوو ئەتوانم بڵێم گرنگێکی زۆر باشمان پێ نەدا کە من بۆ خۆ یەکێک لە نقطەکان کە پێم ناخۆش بوو لە فیستیڤالەکەەوە بۆ کە جوتیاران بۆ نمونە سنووری گەرمیان بە خورما بەناوبانگە سنووری گەرمەسێر و خانەقین و ئەوانە و دامان ناو لە پلانی داهاتومانە لە کاتێکا فیستیڤالەکە بکەن کە بەرهەمی ناوچەکەی خۆمان پێ بگا بە تایبەت خورمای دەڤەری خانەقین و دەوروبەری کەلای زۆر باشە کاک دکتۆر دێمەنای بەڕێزێ تۆ وەکو خاوەنی کارێک و دروستکردنی ئەم جۆرە سابوونە ئامۆژگاری چیە بۆ ئەو کەسانی کە بیانەوێت وەکو بەڕێزێ پرۆژێکی وا دروست بکەن و بیانێ بناغی ئەم پرۆژێ چۆن بنیاد بنێن ئایا تەنها بیرۆکە پێویستی یاخود پێویستیشی بە کەمێک بواری مادی هەیە تا بتوانین پرۆژەیەک بخرێتە سەر پێ بەڵێ قسەکە جوانە بەڕاستیمە کە باسمان کرد گەنجان خاوەن بیرۆکەن بەڵام بەداخەوە گەنجانمان لە توانایەکی دارایی نین بتوانین پرۆژەکانیان ساغ بکەنەوە پێویست ئەکا بەڕاستی کاری دەستە جەمعی هەبێ لە نێوان بازرگانان و خاوەن کۆمپانیەکان لەگەڵ گەنجان ئەمەش بەڕای من یعنی من ئومێ دەکەم لە ساڵان داهاتوو ئەم فیستیڤاڵە هەوڵ بدا شوێنێکی هەبێت تابەت بێ بۆ دروستکردنی پردێک لە نێوان خاوەن بیرۆکەکان یعنی واتە ڕێگە بدەن بە خاوەن بیرۆکێک بێت لەم فیستیڤاڵە پێشکەشکە بڵێ من ئەو بیرۆکەم هەیە یعنی من وەکو خۆمەکو مامۆسای زانکۆم وەکو تاکە ئەم کۆمەڵگە چەندین بیرۆکەم هەیە من بۆ نمونە ئێستا لە ماڵی خۆم لە هەوڵدا بۆ دروستکردنی بیبسی خۆماڵی بیبسێکی خۆماڵی کە سەرچاوەکەی سروشتی بێ بەکارهێن ڕۆب هەنار و دۆشاوی هەندی لە بابەتە سروشتیەکانی خۆمان بتە جێگرەوەی بۆ بیبسی کە بیبسی باسەکرێ زیانێکی زۆری هەیە فئەم کارە ئێمەکە دەستمان پێ بکەم ئینشاڵڵا دەرئەنجامێ بەڵام هەمیشە سەبر و تەحەمولی گەرەکە ئەو کەسانێکە گەشتنە بە ئەنجامی خۆیانە لە جیهانەکە ئەو شتانە لە بەردەستی خەڵکی ئمڕۆ بە ئاسان نەگەشت ئەم خۆناغەیە بەداخۆ ئێمە بۆ خودی کۆمەلگاکەمان ئەو نەریتە هەیە کە زۆر بەپەلا ئەوەی دەرئەنجامی هەبێ بەتابەت کەسانی بازرگان و کە سەرمایه‌دارەکان
پێویستە ئەوان سەبریان هەبێ و ئەوان هاوکاری گەنجان بن و داوالیان بکەن کە بە سەبر بن بە تحمل بن بۆ ئەوە دەرئەنجامی باشە بێت کە خی گەورە داوا لە ئێماکە بێ سەبرمان هەبێ لەسەر کارەکان بۆ دەرئەنجامە بێ مۆزوعی دارایی حقیقەتەن هەندی جابێتە کێشە چونکە پرۆژەکان لە سەرتاوە تەنها بیرۆکەکەی پێویستە بۆ سەرکەوتنی بیرۆکەکە کارێکی زۆر نەگەرەکە بەڵام کە گەشتە قۆناغی سەرکەوتە بوو ئەو کاتە کارێکی دەستە جەمعیگەکە وەک هەمیشە وتمە من دەستم پێ کردووە بە 1 کیلو صابون 1 کیلو صابون دروست کردە ئەگەر باس لە تەکلیفەکەم زۆر کەمە بەڵام کە گەشتە کیلو هەوڵمدا بۆ دروستنی 100 کیلو دوای 1 تن صابون بۆ سپاس بۆ خوا ئیسەکاریەکمان هەیە و بە پێ توانامان بە پێ توان شوێنەکەمان صابون دروستەکەین زۆر باشە بە کورتی پەیامت چییە بۆ لایەنە پەیوەنددارەکان بۆ حکوومەت بۆ داوم دەستگا ئابوووریەکان لەناو حکوومەتدا کە هاوکاری ئەوە بکەن دووبارەیەکەوە من ڕۆ ئەەکەم لە حکوومەت هەرێمی کوردستان ئومێ دەکەم حکوومەت هەرێمی کوردستان کە خۆی لە وەزعێکە لە قەیرانێکی داراییە هەوڵ بدە پلانی هەبێت لە ڕێگای وەزارەتی کارە پلاندانان لە ڕێگەی لایەن پەیوەندیدار هەوڵ بدە بگەڕێ بە دوای هەلی کار بۆ ئەم گەنجانە هەلی کار لەکوێ ئەدۆزێت لە بیرۆکە جوانەکان وەکو هەمیشە وتە من ئەگەر ئەم بیرۆکە لای مەسەر کەوتو بوو ئەکرێ فرێوانی بکەینەوە یعنی گەنجانی دیکە لە شاری سلێمانی و هەولێر و زاخۆ و هەموو ئەو شارانە هەڵسن بە دروستکردن صابون دابینکردنی پێداسی ئەو شارانە بۆیە بە حقیقەت ئەم کارە خراویە زیاتر لە ڕێگای حکوومەتەوە ئەنجام ئەدێ لایەنی پەیوەندیدار ئەو وەزارەتان کە معنین بە دابینکردنی هەلی کار و نهێشتنی بێکاری زۆر باش زۆر سپاس دکتۆر کاگومەر دەمێت تۆش دوا پەیامی خۆت بگەینیت کاتمان تەواو بووە بەڵێ منەمێ سپاسی ئێوە بکەم بەڕاستی ماندوو بوون لە سلێمانیواتون و هەروەها سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە هاوکارمان بوون لە بەڕێوەچوونی فستیڤالەکە و ئێمە خۆشبەختانە استقبالێکی زۆر زۆر باشە بوو هاوڵاتیانم دوو ڕۆژەش ماوار پێشوازی لە میوانە بەڕێزەکانەکەین لە دەرەوەی گەرمیان و کوردستان و ئەمانەوێ نەخشەڕێگای ئەوەی کە دامان نابوو لەگەڵ حکوومەت دوا بە دوای فستیڤالەکە پرۆژە پێشکەشەکەین بۆی کە شوێنی گونجاوتر و شێوازی جوانتر و ڕێکتر و هەروە ڕێگای جوانتر بگرینە بەر بۆی کە ئەم پرۆژەیە بە بەرداوامی بمێنێتەوە بە سەرکەوتویش بۆ بەشێکی ترە ناوچەکانی کوردستان بیگوازینەوە زۆر باش زۆر سپاس بۆ بەڕێز عومەر نەجیم سەرپەرشتیاری پرۆژە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر خالید فایەغز مامۆستای زانکۆ و خاوەنی دروستکەری صابونی قەڵاوە بەڕێز ئارام کامەران خاوەن کارگە و خاتوو بەفرە عەزیز زۆر سپاس کە میوانی بەرنامەکەیمە بوو سپاس بۆم دەرفەت بەڵێ بینەرانی عەزیز دەگەڕێمەوە لای کاک جەلال و ئەمە تەوەری دووی بەرنامەکەمان بوو کە لە قەزای کەلار پێشکەشمان کردن بەخواتان دەسپێرین زۆر سپاس بۆ هاوکارمان دانیار لە گەرمیانەوە لەگەڵ میوانەکانی دیارە کە لە یەکەمین ڤیستیڤاڵی بازاڕی گەرمیان بوون بۆ هیوای کە ئەم جۆرە ڤیستیڤاڵ و بازاڕانە لە شار و شارچەکانی دیکە هەرێمی کوردستان لە شوێنە جیاوازەکان ساز بکرن چونکە بەدڵنیایەوە لەم بە بارودۆخی ئێستەی قێراناویەی هەرێمی کوردستان کە ماوەی چەند ساڵێکە تێدەپەڕێت هەم لەلایەکەوە سوودی بۆ بژانەوەی ئابووری ئەو ناوچەیە هەیە و لایەکی دیکەوە بۆ خەڵکی کە لەوێ نیشتەجێن چونکە ڕکابەریەک دروستە بێت لە بازاڕە لەوەی کە شتومە کەرزانتر ببێ هەروەها هەموو پێداویستیانەشی کە خەڵک پێویستیان پێێتی لە شوێنێکا کۆ ببێتەوە بۆی کە خەڵک سەردانی بکەوە نەساندنی دیارە بەروبووم و بەرهەمی تایبەتی و ناوچەیە بە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان کە ئەمە بەرەبەرە بۆ ساڵانی داهاتوو کە پەرەی پێ بدرێ بە دڵنیایەوە بازاڕەکە گەورەتر و ناسراوتر دەبێت. سپاسیانەکەین بینەرانی عەزیز ئەمانە بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان بوون کە لە هەولێر و گەرمیان بۆمان گواستنەوە بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت. سپاسانەکەین کەەوە بینەرمان و سپاس بۆ هاوکارانم وەروەها بۆ هاوکارانم لێرە لە پشتی کامێرە و کۆنتترۆل تا بەرنمەیەکی تر و سبەی نێم کاتە بە خزمەتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبان تا نەسپێرین باڵتانەوە.